شهيد رونايا اليمن بەڕۆژی شەهیدبیان تێکۆشانی سەردەم دا ئاوێنین و بەرنگاری هەموو داگیرکەران و ژنکوشتنەکان دەبینەوە. لە هەفتەیەم ساڵی چالاکیە گیان بازیەکەی شەهید سەرکردا گیان کارەودا تەواوی شەهیدانی گیان باز بەیدی دەهێنینەوە و سەری ڕێز و نەوازە لە بەرامبەر تەواوی شەهیداندا دادەنین. ئێمەی گەلی کورد و ژیانیش بەهۆکاری داگیرکەران و بەڕێبردنی کۆلایەتی لەسەرمان بەردەوام زۆرتر بن بەرخودانی و تێکۆشان و شۆڕشمان لە دژی زیندەیی و دەسەڵاتداری و کۆمەڵایەتی و ژن کرد. لە قوتابخانەدا نمونەیەکی قوتابیەتی خۆشەویستی بە ئیرادە و کەسەرنجی تەواوی مامۆستایان و قوتابیەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە.